توندوتیژی هەر خۆی دیاردەیەک بووە، یعنی هەر لە کۆنەوە توندوتیژی هەبووە، بەڵام بەپێی زەمنەکان جیاوازی هەبووە لە زەمنێکەوە بۆ زەمنێکی تر. لە هەندێک کاتدا ژنان زۆرتر قوربانی بوون و لە هەندێک کاتدا کەمتر. ئەمانش هەمووی کۆمەڵی شت ڕۆڵی تیابین، یەکێک لەوانە پەروەردەی خێزانیە، یەکێکی تر لە خاڵەکانیش یاسایە. ئەگەر ئێمە بێ سیرکەین لە باشووری کوردستانەوە بە تایبەتی لە ئێستاە زۆر جار نەبوونی یاساکان وایان کردو کە ژنان ببنە قوربانی. بۆچی؟ زۆر جار ئەگەر تۆ کاتی سیرەکەی کە هەر کێشێکی ئاسایی ئەبێ لە بینی ژنێک و لە بینی پیاوێکە، ئەگەر یاسا بە تەواوەتی بڕیار بدات و بڕیارەکەی زوو لە کاتی خۆی جێبەجێ بکە، ئەو کاتە ناکەوێتە کاری توندوتیژیەوە. کەواتە کاری توندوتیژی کاتی ڕۆیە کە غایبی یاسا هەبێت بەداخەوە. هەر کاتێک کەسێک زوومێک لە کەسێک ئەکا ئەگەر لە کاتی خۆیان یاسا و دادگا هەبێت، ئەو کاتە کارەکە ئاسانتر ئەبێ کەسی بەرامبەر دووبارە بە توندوتیژی هەڵاسێتەوە، چونکە گەرێمە سیرکەین توندوتیژی هەندێک جار ڕەتفعلی بەرامبەر بە شتێک کە ئەیکا. بەڵام ئەگەر یاسا هەبێت ئەو کاتە ئەو ڕەتفعلە کەمتر ڕوئەیە و توندوتیژەکانش کەمتر ئەبنەوە. بەڵام ئەگەر ئێمە سیرکەین بەداخەوە ژنان هەمیشە قوربانی بوون لە جاری وا هەیە لەوە ئەچێ ئەو ڕووداوە هیچ پەیوەندێکی بە ژنێکەوە نەبوو بێ، بەڵام ژنێک تێوە گلابێ و هێنرابێ. ئەمانش بۆچی دائیم ژنەکان بوونەتە قوربانی؟ لە جیاتی ژنەکان توندوتیژی بکەن، ژنەکان بوونەتە قوربانی. ئەگەر ئێمە سیر بکەین ئەم معادلەیە هاوسەنگ نییە، یعنی زۆر جار ژنیش توندوتیژی کردووە، بەڵام زۆربەی کاتەکان ژن قوربانی بووە لە توندوتیژیانێک ئەوەی توندوتیژی بکە. ئەمانش هەمووی کۆمەڵی هۆکاری هەیە، یەکێک لەو هۆکارانە بەڕێی من هۆکاری پەروەردەییە. کاتێک کە ئافرەتێک هەر لە مناڵی و گەورە ئەبێت و هەر کوڕێکیش بەرامبەر بەم ئافرەتە پیاوێکیش کە لە مناڵی و گەورە ئەبێ، بۆ کوڕەکە زۆر شت ئەکرێ، کۆمەڵگە زۆر بە ئاسایی وەری ئەگرێ، بەڵام بۆ ئافرەتەکە کاتی شتێکرێ کۆمەڵگەکە وەری ناگرێ. بەڵێ ڕاستە لەوە چێ ئافرەت هۆکاری نەرمونیانی و خۆگونجاندن و ئەمانە بێ، بەڵام لە لایەکی تریشەوە پەروەردەکە وای کردووە کە هەمیشە پیاوەکە ڤاڵتر بێ بەسەر ژنەکەیەوە، خۆی بە موسڵیتەرتر بزانێ. وای لێیە هەر لە پەروەردەی خێزانەکەوا لە کوڕەکەکەن دوایی بتوانێت بەرامبەر بە ئافرەتەکە زۆر شت بکە، بەڵام ئافرەتەکە بەرامبەر بە مافی خۆی بەداخەوە ناتوانێت بەرامبەر بە براکەی شتێکی وا بکە. ئەگەر ئێمە سیر بکەین یعنی بەسیطترین شت کە وەری بگرین بەرامبەر بۆی کە ئافرەت ناتوانێت بەرامبەر مافی خۆی قسە بکە، جاری وایە لە میراتیایە کە زۆر جار بەشی ئافرەت نادرێ و ئافرەتەکە ناشتوانێت قسە بکات و بە شتێکی عیبی ئەزانێت کە بەرامبەر بەوە قسە بکە، بەڵام لە هەمان کاتە پیاوەکە یا کوڕەکە زۆر بە ئاسایی داوای مافی خۆی ئەکات و بگرە مافی خوشکەکەشی ئەخوات، کە ئەمە زۆر شتێکی ئاساییە بەلایەوە. ئەگەر لە ئێستەیە سیر بکەین وەکو لە پێشەوە باسمان کردمان، توندوتیژەکان بەپێی زەمنەکان ئەگۆڕێ و هۆکارەکانیش بە هەمان شێوە بەپێی زەمنەکان ئەگۆڕێن. ئەگەر ئێمە بە شێوەیەکی گشتی باسی توندوتیژی بکەین، ئەتوانین بڵێن بەداخەوە سۆشیال میدیاش لە ئێستاە هۆکارێکی تری توندوتیژیەکانە. بۆچی؟ چونکە ئێمە ئەگەر سیر بکەین، ئەگەر کاتێک هەر وڵاتێک چاودێریەکی وردی پەروەردەیی هەبێ لەسەر کەناڵەکان، کۆمەڵە شت هەیە کە پێویست ناکە تەڕح بکرێ، عەرز بکرێ، بەتایبەتی بەرامبەر بە گەنجەکان. کاتێک کە گەنجێک لە سۆشیال میدیا کارێکی توندوتیژی ئەبینێت و شتێک ئەبینێت کە ناوی توندوتیژی لێوە، ئەتوانم بڵێم زۆر جار ئەویش یعنی ئەوانە دافعێکن بۆ ئەو گەنجە کە ئەویش ممارەسەی ئەو پرۆسەیە بکات، کە ئەمەش جارێکی تر بەداخەوە هۆکارە بۆ توندوتیژی. یەکێکی تریش لە هۆکارەکانی توندوتیژی لە کۆمەڵگەی ئێمەیە بە تایبەتی لە کوردستاندا ئەو ترس و شەرمە بووە کە لە مناڵیەوە لە پەروەردەی مناڵە هەبووە. زۆر جار ئەو مناڵەت یا ترساوە یا شەرمی کردووە لەوەی کە داواکانی خۆی جێبەجێ بکە. ئەمە وای کردووە کە گەورە ئەبێ ئەم هەموو داواکاری و حەزانەی کە لە مناڵی و هەیبە کەپت کراوە دوایی گەورە ئەبێ بە ڕەفتارێکی توندوتیژی دەری ئەبڕێ بەداخەوە بەرامبەر بە کۆمەڵگە. ئەگەر سیرکەین بەهۆی ئاڵۆزبوونی ژیانەوە، یعنی ئەگەر سیرکەین لە هەموو کایەکانی ژیانە ژیان ئاڵۆز بووە و شتەکان زیاتر تعقیدێکیان وەرگرتووە، هەر لە ڕووی دەرونیشەوە یعنی بیرکردنەوەی مرۆڤەکان قورستر بووە بەرامبەر بە هەندێ بارودۆخەکانیش ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ پێشکەوتن و هاتنەدی تەکنەلۆژیایە بارودۆخەکان بەرەو قورستر ئەچن. یعنی ڕاستە کۆمەڵێک هۆکار هەیە بۆ کار ئاسانی ژیان، بەڵام لەگەڵ ئەمەیە لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە ژیان لە بەرامبەر لە یعنی ژیان لای هەموو کەسێکی تاکێکی کۆمەڵگا قورستر بووە. ئەمەش وای کردووە کە ژنانیش یعنی بەرکەوتەی کۆمەڵگەن و دوورنی لە کۆمەڵگە و لەنا کۆمەڵگای ئاژین.
و ئەتوانم بڵێم ئەو بارگرانی ژیان وای کردو دووبارە بارگرانی بەسەر ژنانی شەوە دروست بووە بە تایبەتی لە ئێستاە کاتێک کە ژن ئەچێتە دەرەوە خاوەنی کاری خۆیەتی زۆر جار بەرامبەر بەمەش لەبەر ئەوەی کە ڕێگەزی بەرامبەر دەسەڵاتێکی گەورەتری هەیە بەرامبەر بە ژنان زۆر جار ئەتوانم بڵێم لە ڕۆمادەکەی شەولۆجێ ژنان قۆرەخ بکرێن یعنی هەر هاوسەرەکانی خۆیان کاتێک کە ژنان ئیشەکە ئەکەن ئەچنە دەرەوە ئەهانەوێ ژنان هەموو بەرپرسیارەتێکی خانەوادەکە هەڵبگرن بەرامبەر بەمەش دیسانەوە یعنی ژن جارێکی تر ئەبێتە قوربانی بەڵام بەداخەوە لەگەڵ پێشکەوتنی کۆمەلگایە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی وشیاریەوە من پێم وانە کە کۆمەلگە بەتەواوەتی پێشکەوتنی بەخۆیەوە بینی بێ بەداخەوە ئێستش هەر لەو کولتورە کۆنانە هەیە کاتێک کە کێشەیەک دروست ئەبێ لێرەیە ژن ئەبێتە قوربانی و ئەمە ئەتوانم بڵێم لەلایەن زۆر لە خێزانەکان و زۆر لە کۆمەلگەکان نەگۆڕاوە و ڕاستە بڵێ ژن خاوەنی کاری خۆیەتی لە ڕووی مادیە و خاوەنی خوێندنەوە و ئەم شتانە بەڵام ئەتوانم بڵێم لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی وشیاریەوە کۆمەلگە بەرەو پێش نەچووە و ئەو بڵین ئەو باس و خواسانی کە بەرامبەر بە ژن هەیە لە کۆمەلگایە هەروەکو خۆی ماوەتەوە ئەگەر ئێمە بین بە نمونە وەریگرین لە کاتی جیابوونەوەیە کاتێک کە ئافرەتێک و پیاوەکجیا ئەبنەوە ئەوەی کۆمەلگەکە لۆمەی ژنەکە ئەکات و ننگەکە ئەکاتە بەرامبەر بە ژنەکە بەرامبەر پیاوەکە وانە زۆر ئاساییە کاتێک کە پیا جیابێتەوە ژنێک ئەهێنێ دوو ژنێر زۆر کۆمەلگە زۆر بە ئاسایی وەرگێ بەڵام بەداخەوە کاتێک کە ئافرەتێک جیابێتەوە یعنی کۆمەلگە زۆر بە شتێکی نامۆسەیری ئەکات و ئەم ئافرەتە بۆچی جیابێتەوە زۆر جار کۆمەلگە فێری ژنەکە ئەکات کە بەرامبەر هەموو مافەکانی خۆی بێدەنگ بێ بەس تەنها بەرامبەری کە ژیانێکی هەبێ و بەرامبەر داواکاریەکانی و بەرامبەر ئەو حەقانی کە ئەخورێ قسە نەکات ژنەکە ئەمە بەداخەوە کولتورێکی زاڵ و سەقەتە لە کۆمەلگە ئێمە بەداخەوە یعنی ئەو ئازادی کە ئێستا هەیە ئازادی ڕەهانیە بۆ ژنان زۆر بەداخەوە تەنها تۆ خاوەنی کارێک بیت و زۆر جار ئەو خاوەنکارەش دووبارە یعنی ئەو خاوەنکاریەتی کە ئافرەت هەیە دووبارە ئەبێتەوە لەمپەڕ لە ڕێگەی توندوتیژیە من پێم وایە زۆر جار یعنی ئەو ئیشەشی کە ئەیکە زۆر جار یعنی هەمومان ئەزای لەناو ئەم کۆمەلگایە خاوەنکارەکە لە بەرامبەر بە ئافرەتێک مامەڵی جیایە وەکلەوەی بەرامبەر بە کارمەندێکی پیا زۆر شت کە بەرامبەر ئافرەتەکەی کا ناتوانێت بەرامبەر بە پیاوێکی بەرامبەری خۆی بیکە بەداخەوە من ئەمانە ئەگەڕمەوە بۆ کولتوری کۆمەلگا بەس ئایا ئەم کولتورە لە چیەوە وەرگیراوە ئەوە گرنگە ئێمە لە کۆمەلگایە کەسانی وشیارمان هەبێت کەسانی وشیارمان هەبێت کە ئەم کەسانە بێن بزانن کە ئەم شتانە لە چێوە هاتوو ئێمە گەر سەیریکەین زۆر جارەڵین کۆمەلگەی کوردی کۆمەلگەیەکی ئاین پەروەرە بەڵام سەیرەکەی لە هەنیشتا ئاینەکە ڕێگەی یاوە بەڵام کولتورەکە ڕێگە نایە بە تایبەتی کاتێک کە ئافرەتێک جیا ئەبێتەوە یا مێردەکەی ئەمرێت زەواجەکاتەوە کۆمەلگە بە جۆرێک سەیری ئەکا بەڵام ئەمە سەیرەکەی لە ڕووی ئاین و شەرعێتێکی پێدراوە یعنی کاتێک سەیرەکەی زۆر جار یعنی هەنێک کەس لەوە ئەچێ وابیر بکاتەوە کە ئەمە ئاین کاریگەری هەبێ بەڵام ئاینش لێرەیە کاریگەری نیە کەواتە ئەوەی کە کاریگەری هەیە تەنها پەروەردە و کولتورەکەیە بەداخەوە یعنی کولتورێکی ئەتوانم بڵم خێڵەکی هەر لە ئەوڵەوە ئەو کولتورە خێڵەکی کە هەبووە لە پەروەردەکردنی ئافرەت و تێڕوانینەکان بەرامبەر ئافرەت و بیرکردنەوەکان بەرامبەر ئافرەت درێژەی کێشاوە ڕاستە شتەکان پێشکەوتون و تەکنۆلۆژیا داهاتۆ ماڵەکان گەورە بوون بەڵام بیرکردنەوەکان هەروەکو خۆی وان یا هەندێک جار من پێم وایە بڕوانامەکانیش تەنان بیرکردنەوەکانی مرۆڤیان نەگۆڕیوە لەو چه کەسێک بڕوانامەیەکی زۆر بەرزی هەبێ بەڵام کاتی سەیرەکەی لە بیرکردنەوە بەرامبەر بە قەزەی ژنێکا سەیرەکەی ئەوە تا لە ئەو پەڕی یعنی ئەتوان بڵم هەر وەکو ژنێکی کۆن بگرە خراپتریش بیر ئەکاتەوە کۆمەڵێک شتێکە پێ ئەڵێن ئیرادە بیرکردنەوەی ڕەهای ژنان ئەتوانم بڵم لەو کەسەیانە ئەگەر ژنان بیانێ گۆڕانکاری بکەن لە ژیانی خۆیاندا دوو هۆکار زۆر گرنگە کە بیگرنەبن یەکێک لەو خاڵانی کە ژنان پێویستە بۆ ڕزگاربوونیان لەو کللتور و کۆبندیانی کە بەرامبەر لە کۆمەلگاوە بەرامبەریان کراوە وشیارکردنی خۆیانە کە ئەمە کارێکی زۆر گرنگە بۆ ژنان گرنگە ژنان وشیار بن بەرامبەر بە خۆیان بەرامبەر بە کارەکانیان بەرامبەر بەو ڕۆڵ و پێگەی کە هەیەە لە کۆمەلگایە بەرامبەر بەو کۆمەلگەیەش کە تایەژی بەداخەوە یعنی ئێمە وەکو ژنان گرنگە کاتێک کارێکەکەین وابەستەی یاسایەک بین نەوەکو بیر لە قسێکی کۆمەلگە بکەینەوە زۆر جار تۆ کارێکی شەرعی کارێکی یاسایی خۆت ئەەکەی بەڵام سێرەکەی لە ڕووی کۆمەلگەوە تووشی قسە ئەبیتەوە گرنگە ژنان ئەو لەمپەڕە تێپەڕێنن کە وابەستەی کۆمەلگانە بن ئەگەر وابەستەی شتێکیش بن گرنگە وابەستەی شتێک بن کە وجودی هەبێ بوونی هەبێ نەک تەنها قسە و باسێکی کۆمەلگە بێ کە شتێکە یەت و ئەڕوا و هەموو دەستپێکی
سەرکەوتنیش تەنها لەوەیە کە تۆ کارەکانی خۆ بە سەرکەوتوی تێپەڕێنی بە کام شتە شیاوە بیکەی لە ڕووی ئاینیۆ بێ لە ڕووی کۆمەڵایەتیۆ بێ و ئەو شتانە تێپەڕێنی کە بنەمایەکیان نییە و بەبێ بنەمە هاتوون. ئەگەر ژنان بێدەنگ بن بەرامبەر بەو مافخۆراویانی کە بەرامبەریان ئەکرێ و بەرامبەر بەو زڵمانی کە لێیان ئەکرێ بێدەنگ بن پێم وایە هەر لەم قۆناغەیە ئەمێننەوە و بۆ ئەوەی ئەم قۆناغە تێپەڕێنن ژن بتوانێت مافی خۆی وەرگێ گرنگە هەموو ژنێک لە هەموو پێگەیەکی خۆیان چ خێزانە چ کارە بتوانێت دیفاع بکە لە هەموو ئەو مافانی خۆی کە هەیەی و بێدەنگ نەبێ بەرامبەر بۆ ئەو شتە بەسیتانشی کە لێ ئەکرێ چونکە ئەو بارودۆخی ئەمەی دروست کردووە ئەوەیە کاتی ئافرەتان بێدەنگن بەرامبەر بۆ شتانی کە بەرامبەریان ئەکرێ بەڵام گرنگە ئەو بێدەنگێتیە پەڕێنن نەترسن لەوەی کە بڵێن زۆر جار ترس وای کردووە کە ئافرەتان بۆ لەم دۆخەیە بمێنەوە ئەویش ئەوەیە ترس لە کۆمەلگا ترس لە کۆمەڵێشت بەڵام ئەگەر ئافرەتان بیانە ئەو تێپەڕێن هەموو شیاری خۆیان و هەم داواکردنی مافەکانیان نەترسان لە هیچ شتێک و دواتریش من پێم وایە یاساش زۆر کاریگەری هەیە چونکە کاتێک کە شتێک بەرامبەر بە ژنێک ئەکرێ ئەگەر یاسا عقوبەی بەرامبەر بە ئەو کاتە کەسێکی تر ناتوانێت بەرامبەر بە ژنان ئەم شتە بکات.